دیارە دوای 3 ساڵ پاشەکەوتی موچە و پێنەدانی موچە لە کاتی خۆیان و بە تایبەتیش دوای چاوەڕوانەیەکی 3 مانگە کە هیوایەکی لای سەرجەم مامۆستایان و فەرمانبەران هەڵچنی کە موچەکە لە حکوومەتی ناوەندی عێراقەوە دێت و لە کۆتاییە و بەڵێنەکانیان نەبردە سەر، ئەمە ناڕەزایەتەکەی لە ئەستورتر کرد و وای کرد سەرجەم مامۆستایان و فەرمانبەران زیاتر بێنە سەرجادە و زیاتر بایکۆتی هۆڵەکان بکەن و ئەمەیش خۆشبەختانە بە ڕەزامەندی حکوومەت و چاوپیاخشانەوەی حکوومەت بە سیستەمی پاشەکەوتە لە ئەنجامی بڕیارێک کە لە کاتێکا جێی دەستخۆشیە و چاوەڕێی شتی زیاتریشین لە حکوومەت. بۆیە ئێمە ئەمە بە دەستکەوتە زانین و لە هەنگاوی یەکەمە تا ڕادەیەک دەستکەوتێکی باشە و مامۆستایانیش ئەو پرسیارە کە جاران مامۆستایان ئەیانوت کە بگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن چی بە خوێندکارەکان بڵێن یا خوێندکارەکانمان بڵێن کە بایکۆتان کرد بۆ شکانتان، ئێستا مامۆستایان لەو پرسیارە ناسڵەمێنەوە چونکە بە دەستکەوتێکەوە ئەگەڕێنەوە بۆ هۆڵەکانی خوێندن. بۆیە بڕیارمانداوە و کۆبوونەوە لەگەڵ سەرجەم بەڕێوەبەرەکانە لەگەڵ سەرپەرشتیارانە ڕۆژی یەکشەمە دەوامی ئاسایی دەست پێکات، دەرگای قوتابخانەکان دەکرێتەوە و داوا لە مامۆستایانی بەڕێز دەکەین هەر سبەینێ یەکشەمە ڕووکەنە هۆڵەکانی خوێندن و سەرجەم قوتابیان و خوێندکارانش ئاگادارەکەینەوە کە لە سبەینەوە ڕۆژی یەکشەمە ڕووکەنە ناوەندەکانی خوێندن و ڕۆژی سێشەمە 10/4 تاقیکردنەوەی کۆرسی یەکەمی پۆلی 12 ئامادەی ئەنجامەدرێت.